سەبارەت بە قوربانیانی هەڵەبجە و قەرەبووکردنەوەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە لوقمان عەبدولقادر سەرۆکی کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە لە هەڵەبجەوە لەگەڵمانە بێ. کاک لوقمان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. حکوومەتی عێراق بەرپرسیارە بەرامبەر بە قەرەبووکردنەوەی قوربانیانی هەڵەبجە. حکوومەتی عێراق چی کردووە بۆ قوربانیانی هەڵەبجە؟ سەرەتا بە ناوی خوای گەورە میهرەبان سڵامان بۆ ئێوەی بەڕێز و لە ڕێگەی ئێوەشەوە سڵامان بۆ بینەران و بیسەرانی بەڕێز. ئەتوانم بڵێم ئەوەی کە جێگەی داخە حکوومەتی عێراقی تا ئێستا دوای ئەوەی کە لە دادگای باڵای تاوانەکانی عێراق بڕیاری کەیسی هەڵەبجە دراوە، کەیسی ئەنفال دراوە، بەڵام بە عەمەلی تا ئێستا حکوومەتی عێراقی ئیلزام نەبووە بەوەی کە لەسەر ئەو بڕیارانەی کە لە هەمان دادگا دەرچووە بۆ دووجێل بۆ شوێنەکانی تری عێراق قەرەبوو کراونەتەوە بە هەمان شێوە قەرەبووی قوربانیانی گەلی کورد بە گشتی وە هەڵەبجە بە تایبەتی بکاتەوە. حکوومەتی عێراقی ئامادە بووە قەرەبووی کوێت بکاتەوە کە لە کات و ساتێکە حکوومەتی کوێت داگیر کراوە کە ئەمانەی ئێستا عێراق ئیدارەی عێراقەکەن معارەزە بوون لە دەرەوەی عێراق، بەڵام ئامادە بوون ئیلزام بکەن بەو جەریمانەی کە عێراقی پێشوو ئەنجامی داوە و قەرەبووی بکەنەوە. بۆیە ئەوەی جێگەی نیگەرانیە بۆ ئێمە قوربانیان ئەوەیە کە تا ئێستا عێراق ئیلزامی نەکردووە بە قەرەبووکردنەوەی قوربانیانی گەلی کورد. بۆچی پابەندامێ بە قەرەبووکردنەوەی قوربانیانی کورد بە تایبەتی هەڵەبجە باسی هەڵەبجە؟ من بە دوو تەوەرەی بینم، بە دوو بەشێکی توانم بڵێم وەکو بەرپرسانی هەرێمی کوردستان نەتوانراوە لە کاتی دانوستانەکان لەگەڵ حکوومەتی عێراقی مەسلەی قەرەبووکردنەوە یا مەسلەی جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای باڵای تاوانەکان بکرێ بە مەرج بۆ بەشداریبوونی گەلی کورد لە حکوومەتەکانی عێراق. ئەمە خاڵێکی کە بەتەوەقعی ئێمە خاڵێکە کە هەمومان بەرپرسیارە نەمولانە سیاسیەکان لەو ڕوانگە و بەرپرسیارەوە. خاڵێکی تریش هەتا وەکو ئێستا هەرێمی کوردستان نەیتوانیوە خەمڵاندنێکی دقیق بکات بۆ زیانەکانی قوربانیانی هەڵەبجە و ئەنفال. بۆیە کاتێک تۆ هەر دانوستاندنەکەی لەگەڵ حکوومەتێک دەبێت پێشوەختە ئامار و داتایەکی دروست لەبەردەست بێ بۆی بتوانین لەسەر ئەو ئامارە مفاوەزات بکەیت. بۆیە بەتەوەقعی من دوولایەنەیە و حکوومەتی عێراقی بەداخەوە ئێستش بە نمەتی شۆڤێنی و بە نمەتی بچووکردنەوەی هەرێمی کوردستان کارەکە و ئەوەی کە ئێستا ئێمە ئیبینین ئێمە چاوەڕێوەمانە کرد لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەز گۆڕانکاریەکی نەوعی بکرێ بۆ گەلی کورد بە تایبەتی بۆ ئەنفال و هەڵەبجە. بەڵام بەداخەوە 36 ساڵ وا لە سەر تاوانەکان تێئەپەڕن، بەڵام قوربانیەکان دووبارە ئەبنەوە قوربانی و ئێستش لە بارودۆخێکی زۆر خراپدان. زۆر باشە. بریندارانی چەکی کیمیایی هەڵەبجە پێویستیان بە چارەسەری پزیشکی هەیە. حکوومەتی عێراق لەو ڕۆ هیچ هاوکارێکی کردوون لە ڕووی پێداویستی دەرمانیەوە؟ نەخێر ئەوە نەبوو ئەم پەیامەژنەکات. ئێمە وەک کۆمەڵی قوربانیان دوو جار سەردانی بەغدامان کردووە، کاتێک مالکی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بووە و کاتێکیش دکتۆر عەبادی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بووە. ئەم پەیامەمان پێگەیاندوون و لە هەمان کاتیش لە کاتوساتی مالکی تیمێکی ناردا هەڵەبجە و بریندارەکانمان کۆ کردەوە و پۆلێنیان کردن، بەڵام بەداخەوە یەک برینداریان بەڕێ نەکرد بۆ چارەسەر. و لەم دوایەش لەلایەن بەڕێز دکتۆر محەممەد سوودانیەوە تیمێک ڕەوانەی هەڵەبجە کرا لەسەر داواکاری کاک سووران عومەر، هاتنە هەڵەبجە و لەو 53 بەرکەوتەی کە ئامادە کرابوون بەڕێ بکرێن بینینیانەوە لەو 53 کەسە 90 کەسیان دیاری کرد کە ڕەوانە بکرێن بۆ چارەسەر بۆ دەرەوە بۆ چاندنی گلێنەی چاو. بەڵام ئەوەی کە جێگەی پرسیار بوو بەلای ئێمەوە ئەوە بوو لەلایەن حکوومەتی عێراقیەوە داوا کرا ئەم بەرکەوتوانە ببرێنە کەربەلا و لە کەربەلا نەشتەرگەریان بۆ بکرێ. بۆیە بەرکەوتوەکان ئامادە نەبوون و ئێمە چاوەڕێوەمانە کرد حکوومەتی عێراقی بەو بودجەی کە لەبەردەستێتی بەوەی کە ئێمە وەک هاوڵاتی دەرەجە یەک سێر بکە بەتەما بوون ڕەوانەی دەرەوەی وڵاتیان کا و هەمویان نەشتەرگەریان بۆ بکەوە پێداویستی نەشتەرگەریەکان و ئیدامەدانی چارەسەرەکان لە ئەستۆ بگرێ. بۆیە ئێمە ڕووی دەمانەکەینە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی هاتنی بۆ پارێزگای هەڵەبجە ئێمەی خۆشحاڵ کرد و ئەوەی ئەو دوێنێ لە بەرچاوی بینیوێتی لەسەر دام و دەستگا ئیداریەکان ئەو کەم و کوڕیانەی کە هەیە بە دڵنیایەوە بە بەڕێزیان نەڵێن بارودۆخی بریندارەکان و ژیان و گوزەرانیان لەو ئیشە ئیداریانە زۆر خراپترە
بۆیە هیوادارین ئەو لیژنەی کە بەڕێزیان ئەوەی کە ئێمە لە ڕاگەاندن ئاگادار بوون گوێمان لێ بووە سەردانی هەڵەبجەکەن بۆ ئەو کەم و کوڕیانە هیوادارین بەشێک لەو سەردانانش بۆ بینینی بەرکەوتوەکان و بۆ ئەو کێشە و معاناتەی وارسی شەهیدان و ونبووان و تاقانەکان هەیانە بۆ ئەوەی لە نزیکەوە بەڕێزیان هەوڵێکی جدی بدا بۆ چارەسەرکردنی ئەم گرفتەی کە تا ئێستا بە هەڵواسرایی ماوەتەوە. زۆر باشە دیارە لەگەڵ ئیداری شارەکەی داریشت و داواکاری زۆری لەکراوە داواکاریەکانی سەرجەم جێبەجێ کرد و ڕەنگە لە نێو داواکاریەکانە ئەو داواکاری لێ نەکرابێ بۆی کە باشتر تێبگەێنرێ لەوەی کە دۆخی بریندارەکانی چەکی کیمیایی لە هەڵەبجە بەو شێوازەیە ئەو بەڕێستان داواکاریەکەتان گەیان باشە نەخۆشخانەیەکەیە بۆ بەرکەوتی چەکی کیمیایی لە هەڵەبجێ و نەخۆشخانەیە ئازارەکانی بەرکەوتی چەکی کیمیایی کەم کردوێتەوە کاک لوقمان بەدڵنیایەوە ئەو نەخۆشخانەیە جێگەی ئومێدی ئێمە بوو و ئەتوانم بڵێم یەکێک لە هەوڵەکانی کۆمەڵی قوربانیان بوو بۆ دروستبوونی ئەو نەخۆشخانەیە بەڵام بەداخەوە ئەو نەخۆشخانەیە لەبەرەوەی ئەم بەرکەوتوانەی ئێمە پێویستیان بە چارەسەری بەردەوامی زۆر باش هەیە و ئەو نەخۆشخانەیە بەرکەوتوەکان ئەچنە ئەوێ بۆ نمونە ئەگەر چوار چارەسەری بۆ بدوسێ دوانیان هەیە سییانیان نییە و ئەو بەرکەوتوانەی کە نەشتەرگەریان بۆ کرێ بۆ چاندنی گلێنەی چاو پێویست دەکرێت چاودێری بکرێن و لە نەخۆشخانەیە ئیدامە پێ بدرێ بەڵام بەداخەوە ئەو نەخۆشخانەیە نەیتوانیوە ببێتەوە هۆکارێک بۆ کەمکردنەوەی ئازاری ئەو بەرکەوتوانەی کە بەرکەوتەکەیان سەختە بۆیە لەوانەیە بەرکەوتەیەکی تر ئەگەر ڕێژەی کە مەندامەکەی لە خوارەوە بێت سوودی لەو نەخۆشخانەیە بینی بێ بەڵام ئەو بەرکەوتوانەی کە کاریگەریان لەسەر کۆئەندام هێناسە و چاویان زۆر قورسە بەداخەوە ڕووەکردنە نەخۆشخانەکانی تر لە هەولێر لە سلەیمانی بۆ دامینکردنی چارەسەرەکانیان بۆیە هیوادارین ئەو نەخۆشخانەیە تەجهیز بکرێ و بەڕاشکاوی لە ئاستی ئەنجومەنی وەزیرانە تەمویل بکرێ و چاودێری بکرێ بۆی ئەو نەخۆشخانەیە ببێتە شوێنێک بۆ کەمکردنەوەی ئازادی بریندارەکان و لەو بارودۆخی ئێستا هەن دەرباز ببن. زۆر باش کاک لوقمان کەواتە وەکو دواپرسیار بەرپرسیارەتی حکوومەتی عێراق بەرامبەر بە قوربانیانی چەکی کیمیایی هەڵەبجە چییە؟ چۆن حکوومەتی عێراقی ئیلزامی کرد بە قەرەبووکردنەوەی کوێت کە وڵاتێکی دراوسێ بوو ئەبێ ئاواژ ئیلزام کا بە بڕیارەکانی دادگای ماڵای تاوانەکانی عێراق کە لە عێراق دەرچووە لەسەر ئەو بڕیارانەی کە دەرچووە بۆ شوێنەکانی تر چۆن قەرەبووکراونەتەوە دەبێ قوربانیانی ئەنفال و هەڵەبجەش قەرەبوو بکرێنەوە بەڵام بەڕاستی ئەمە جهدی ئەوێ و یەکڕێزی و تەبایی لایەنە سیاسیە کوردەکانی ئەوێت بۆ یەکدەنگیان بۆ ئەوەی بتوانرێت ئەو بارودۆخی ئێستا ئەنفال و هەڵەبجەی تایە بەڕاستی بارودۆخێکی زۆر خراپە و دەرونیەن و معنەویەن تەسیریان لەسەر هێشتا هەرماوە بۆیە ئەگەر حکوومەتی عێراقی ئیلزام کات ئەتوانم بڵێم لە ڕووی داراییەوە لە ڕووی معنەیەوە خزمەتێکی زۆر بە قوربانیانی ئەنفال و هەڵەبجە ئەکات. بەڵێ سوپاس بۆ بەڕێز لوقمان عەبدولقادر سەرۆکی کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان.